بۆ ئەوەی کە بنەمای هاوڵاتی بوونێکی تەندروست دروست بێت لە هەموو شوێنەکانی کوردستانە هەبێ و ئەو خۆپیشاندانانەی کە بە شێوەیەکی هێمنانە و ئاشتیانە و مەدەنیانە و دوور لە تونگوتیژیەکرێ ئێمە بە هەموو جۆرە پشتیوانی لە یەکەین و ئەبینە داکۆچکارێکی سەرسەخت بۆ جێبەجێکردنی داواکانتان و داواشەکەین لە ڕاستیە هەم گیانی خۆپیشاندەر بپارێزرێ هەم گیانی هێزە ئەمنیەکان چالاکی مەدەنی هەم ئەوانەشی لەناو بارەگاکانان کە لە ڕاستیە هەمومان کەسی ئەم وڵاتین هەمومان دۆست و ئازیز و خۆشەویستی ئەم وڵاتین بۆیە لە ڕاستیە تایبەت بە مەسلەی یادداشتەکەش ئێمە لە سەداسەد پشتیوانی لە یەکەین ئێمە لە پێمان وایە تاکو ئێستاکە حکوومەتی هەرێمی کوردستان لەو ڕۆژانەوەی کە خۆپیشاندانەکان لەسەر شەقام هەیە نەیتوانیوە وەڵامێکی گونجاو وەڵامێکی بڕواپێهێنەر بداتەوە بە خەڵکی هەرێمی کوردستان و لە ڕاستیە حکوومەت تا ئەندازەیەکی زۆر گەورە بێباکانە مامەڵەی کردووە بۆیە دۆخەکە گەشتووە بەم دۆخەی ئێستاکە بۆیە ئێمەش پشتیوانی لەواکەین کە بە زووترین کات لە ئاستی با بڵین باڵای حکوومەتی هەرێمی کوردستان لایەنی کەم لە ئاستی ئەنجومەنی هەرێمی وە کاروباری نەوت و گازا بێنە سەرخەت و بەڕوونی ئەوەی هەیە لەسەر دۆخی دارایی لە هەرێمی کوردستانە بڵاوی کەنەوە بۆ خەڵکی هەرێمی کوردستان و بەڵێنیش بە خەڵکی هەرێمی کوردستان بدەن کە ئەمان پلانیان چییە بۆ چارەسەرکردنی ئەم قەیرانانە ئێمە بڕوامان وایە ئەگەر ڕاستیەکان بە خەڵکی هەرێمی کوردستان بوترێت دڵنیای خەڵکی هەرێمی کوردستان ئەبێ بە بەشێک لە چارەسەر ینی خەڵکی هەرێمی کوردستان بڕوامان وایە ئاستی وشیاری سیاسیان زۆر بەرزە و دەتوانن تەفەهومی ئەوە بکەن کە دۆخی ئێستاکەی حکوومەت چۆنە لە هەرێمی کوردستانە بە مەرجێک ڕاستیەکانیان پێوتریە چونکە مەقولەیەکی زۆر باو هەیە ئەو میلەتەی ڕاستی لێ بشار درێتەوە ڕاستیدا لە ئێستادا بێت لە ئایندا بۆ بنەماکانی دموکراسی هەژارە بێ بۆیە گرنگەوەیە کە ئێمە ینی حکوومەتی هەرێمی کوردستان بە جددی لە ئاستی ئەنجومەنی هەرێمی بۆ کاروباری نەوت و گازا کە مەسئولن لە شؤونی مالی و نەوت لە هەرێمی کوردستانە بێنە سەرخەت هەر بۆیە ئێمە لە هەفتەی پێشوو ڕێز وەزیری دارایی هاتبووە ناو پەرلەمان تەقریبا کە تایبەتە بۆ وەزارەتەکەی خۆیەوە و ئەو بەرنامە ئیسلاحێشی کە ئەوێت بۆ وەزارەتەکەی خۆی پێشکەشی بکات کە دڵنیاین ئەمە بەڵێ بینەران دیارە کۆنفرانس دێبەردەوام بە هەمووش دێبەردەوام لەسەر